کابینەی نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنی بەڵێنەکانی خۆی بوو. چەندین پرۆژەی گرنگ و استراتیژی لە هەرێمی کوردستان جێبەجێ کردەوە و پرۆژەی تریش بەردەوام، پرۆژەی ڕووناکی، پرۆژەی ئاوی هەولێر، ڕێگاوبان، ئەمانە هەمووی پرۆژەی زۆر گرنگ بوون کە لە خزمەتی خەڵکی کوردستان و بژانەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستاندایە. ئەمڕۆژ پرۆژەیەکی کە بەڕاستی پێچێکە لە پرۆژە گرنگەکان و دەتوانێت ژێرخانی ئاژەڵداری و کشتوکاڵ لە هەرێمی کوردستان ببوژێنێتەوە کە ئەویش پرۆژەی مێگەلە. بۆ ئەوەی قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین کە بۆچی ئەم پرۆژەیە وا گرنگەوە، ئایا کەسانێک یا خەڵقانێک یا لایەنیش هەن کە دژی ئەم پرۆژەیە و پرۆژەکانی تریش بن. بە میوانداری زۆر بەڕێز کاک هەڵمەت هەمزە بەڕێوەبەری کوشتارگەی هەولێر ڕاستەوخۆ لا ستۆدیۆ لە لامان میوانە کاک هەڵمەت بەخێر بێن. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵ منەمەوێ لە سەرەتاو بۆ پرسیارێکی گشتی دەست پێ بکەم، بزانم گرنگی ئەم پرۆژەیە بۆ بابەتی ئاژەڵداری و کشتوکاڵی لە چیدایە؟ سڵاوتان لێبێت و کاتتان باش. سەرچاو هەڵبەتە ئەو پرۆژەیە کە لە هەرە گرنگترین پرۆژەکانی لە کابینین و جێبەجێکراوە، وێڕای ئەوەی چەندین پرۆژەی تر جێبەجێکراوە، بەڵام ئێمە بە حکمی ئەوەی لە ناو بابەتەکەین بەڕاستی پرۆژەیەکی زۆر گەورە و گرنگە بە تایبەت بۆ هەرێمی کوردستان و بۆ هەموو عێراقیش. سەرەتا ئەوەی جێ ئاماژە پێکردنە بەڕاستی بۆ بژانەوەی کەرتی کشتوکاڵی، بۆ زیادکردنی سەروەی حیوانی بەروبوومی ئاژەڵی زۆر گرنگە بە پشتبەستن بە شێواز و تەکنیکی بەخێوکردنی ئاژەڵ لە پرۆژەکە. و خاڵی دووەم ئەو پاشماوانەی کە پێشووتر لە ئاژەڵ لە کوشتارگەکەی ئێمە یان لە کوشتارگەکانی تر دەمایەوە بۆ نمونە پێستە بە خامی باشە. من دێمە ئەو پرسیاریشم هەیە لەسەرەوە، بەڵام من دەمەوێت بزانم یانی کاک هەڵمەت ئێستا خەڵقانێک هەن، لایەن هەن، کەسانێک هەن کە بۆ خۆیان هیچ جۆرە پرۆژەیەکیشیان پێ نییە، تەنانەت بوونەتە زۆر ناژەنی دەوڵەتی عێراق و کە ئەوە تا عێراق موچەی خەڵقی بڕیوە، دەستور جێبەجێ ناکە، تەعریبەکە، دژی ئەم جۆرە پرۆژانە. ئەم پرۆژەیە بە دیاریکراوی زیانی بۆ ئاژەڵداران هەیە یا لە بەرژەوەندی ئاژەڵداران؟ خۆی بەداخەوە ئەو خەڵکانەوەکو کەوا سووری بەر لەشکردوان، یعنی هەر چاویان بە هیچ شتێک هەڵ نایە، نەخێر سوودێکی یەکجار زۆری هەیە. ئەگەر وردەکاریەکەی باز بکرێتن، ئەو خەڵکەش کە بەبێ هیچ بوونی هیچ زانیاریەک لە هەموو شتێک خۆیان تێوە دەگڵنێن و قسەی لەسەر دەکەن، بەداخەوە کە هیچ زانیارێکی پێشوەختیان نییە لەسەر بوونی ئەو پرۆژە و چەندین پرۆژەی دیکەی گرنگ وەکو بەڕێزت باست کرد. کەواتە وردەکاریەکانی ئەم پرۆژەیە چییە؟ وردەکاریەکانی ئەو پرۆژێت هەڵبەتە من لە بیدایەتەوە ریسێرچم هەبووە لەسەری ئەو پێستەی کە لە تا ئێستا بەخام هەناردەی دەرەوە دەکرا، لەمە بەدووە هەناردەی دەرەوە ناکرێ، هەوڵ دەدرێت لە ناو خۆ لە ناو ئەو پرۆژەیە شوێنی بۆ دابینکراوە، ئامێری پێشکەوتی بۆ دانراوە بۆ ئەوی بتوانین خۆمان سوودی لێ ببینیم بۆ دروستکردنی چەندەها پێویستی کەواتە کارگەیەکی کە بە دوای خۆی دادێنێت. چەندین کارگەی بە دوای خۆی هێناوە بۆ نمونە لە خوێنەکەی بتوانین پرۆتین دروست بکەین، لە ئەمعایدا داخلیەکەی چەندین شتی دیکە دروست بکرێتن، هیچ شتێک لێ فڕێ نەدرێتن. ئەوەی کە ئێستا هەیە کە من بەڕێوەبەریم بەڕاستی چەندین خەلەل و نەقص بوو بۆ کاتی خۆی گونجاو بوو باش و، بەڵام لەگەڵ گەورەبوونی شار و پێویستی زیاتری شار بەڕاستی پێویستی بە پرۆژەیەکی لەو شێوەیە هەبوو بۆ ئەلانکردنیشی بەڕاستیت پێبرم دەبواە زووتریش بکرێتن، بەڵام چەندین ساڵە کاری تێدا دەکرێت بۆ ئەوی شتێکی یەکجار تۆکمە و ڕێکوپێک بەبێ نەقص پێشکەشی هاوڵاتیان بکرێتن کەەوە جێگای خۆشحاڵیە. چەندین بابەتی تر هەیە بۆ نمونە بابەتی بەخێوکردنی ئاژەڵ یان بابەتی کڕین و فرۆشتن گۆڕەپان کراوەتەوە بۆ کڕین و فرۆشتنی ئاژەڵ. ئەوەی جێ ئاماژە پێکردن و لەسەر وەستانە کە وەکو بەڕێز باس کرد ئەو زۆرنا ژەنانەی بەغدا کە لێرە و لەوێ قسەی ناڕێک دەکەن بۆ ئەوەی خەڵکەکە سارد بکەنەوە، کەمە بەس بە تاکید لێی مزایادەکردنە بۆ مەسەلەی انتخابات. من وای دەبینم 100% لەبەرەوەی هیچ خەڵکانێک لە گۆڕەپانی فرۆشتنی ئاژەڵان ناچار نەکراوە بە بەجێهێشتنی شوێنەکەی، هیچ خەڵکێک ناچار نەکراوە بەوەی کە بڕوا بڕەپارەیەکی زۆر بەو شوێنانە بدا. ئەسڵەن ئەوەی کە پێشکەشی ئەو خەڵکە کراوە، چۆن ئەو برادرانی کە خۆت باز دەکەی دەڵێن بڕۆن لە خەڵک بپرسن، وازومی کامیرەکانتان بەیانی و دوو بەیانی با بڕۆنە ناو خەڵک، ئەگەر تەواو 100% پێچەوانەی ئەو قسەی ئەو کەسولایانانە نەبوو من بەرپرسم لە قسەکە. زۆر باشە کاک هەڵمەندیانی کەواتە لێرەوە دەتوانرێیان لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە
کۆنتترۆلی نەخۆشی ئاژەڵیش بکرێت مەسەرەن ئێوە تۆڵی مەدانی ئاژەڵان ڕەنگە نەتوانرێت کۆنتترۆلی نەخۆشی ئاژەڵام کە زۆر نەخۆشیەکە لە ئاژەڵەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ لێرە ئەوانش نامێنێت بەتاکید بە دانانی ستافشی پزیشکانی ڤێتێرنەری و پزیشکانی تر بۆ چاودێریکردن لە ڕووی تەندروستی و لە ڕووی ڤێتێرنەریۆ ستافی بەر لە سەربڕین دوای سەربڕینیان ئەکیید ئامادەیە ئەکیید ئەو شێوازەی ئەوان کاری لەسەر دەکەن شێوازێکی تەواو مۆدێرنە دڵنیا خاوڵاتیان دڵنیا دەکەمەوە خەڵک دڵنیا دەکەمەوە بڕوا بەو چاواشەکاریانە نەکەن چەند ساڵی ئایندا دەبینن کە پرۆژەی گاوداری و ئاژەڵداری و خستنە بازاری گۆشتی تەندروست چەندە گرنگە کە ئەسڵەن مقارنە ناکرێتن بە شارەکانی خوار و ناوەڕاستی عێراق زۆر باشە کاک هەڵمەت ئەم پرۆژەیە زۆر پرۆژێکی گەورەیە وەکو ئێوەش ئاماژەتان پێدا چەند هەلی کار بە تەقریبیش لەگەر پێم بڵێ چەند هەلی کاری ڕەخساندە و لە ئایندەش هەلی کاری تر دەڕەخسێت خۆی تەنها ئەگەر کاری سەربڕین و خستنە گۆشتی بازار بکەن ڕەنگە زیاتر لە 1000 هەلی کار بڕەخسێنێتن بەڵام چەندین ملحقاتی دیکەی هەیە بۆ نمونە کارگەی چاکردنی پێستە و کارگەی دروستکردنی پرۆتین و علەف و ئەوانە ڕەنگە زیاتر لە دەیان 1000 هەلی کار لە داهاتوو بڕەخسێنێتن باش کاک هەڵمەت پرسیارێککە دێتە پێشە یان ئێمە پرۆژێکی زۆر گرنگە ئایا لەناو ئەم پرۆژەیە مەرج نییە ئێستا من مەبەستم بۆ داهاتووشە بەشێکی وانە کە بۆ چاکردنی جۆری ئاژەڵەکەی بۆ خۆ دەزانی مەسەرەن مەڕ و بزن و ڕەنگە گای ئێمە مانگای ئێمە لە ڕووی حەجمەوە بچووکە لە ڕووی شیرەوە شیری کەمە لێرە ئەو پرۆژەیەش هەیە کە کوواڵەتی نەوعەتی حیوانەکەش چاک بکرێت بەتاکید ئەوە شەیە بۆ ئەوی پشت بەستین مەبەستی زەنابەت پشت ببەستین بە ئاژەڵی خۆماڵی نەک ئاژەڵی هاوردەکراو ئێمە تا ئێستا بۆ پڕکردنەوەی گۆشتی سوور لە چەند ساڵی ڕابردوو پشتمان بە ئاژەڵی هاوردەکراو بەستووە بۆی نرخ بەرز نەبێتەوە لەسەر فەرمانی بەڕێز سەرۆکوەزیران چەند ساڵێک بەر لە ئێستا بڕیاریدا بێ داخل ببی بەبێ گومرگ تەنها پشکنیە تەندروستەکانی تەواوی بەڵام ئەوە لە داهاتوو بە تاکید بیری لێکراوەتەوە بۆ ئەوی بتوانن شوێن لە بۆ تەحسینی جنس بکرێتن بۆ ئەوی باشترین کوواڵەتی ئاژەڵی خۆماڵی پەرە بێ بدرێت یەک خاڵی دیکە مایە باسی بکەم نرخ زۆر مهمە لە بابەتی بوونی ئەو پرۆژەی و هەر پرۆژەیەکی دیکە باز بکرێتن دڵنیابن پرۆژە زۆر خەڵک پرسیاری نرخی گۆشت دەکات لێرە و لەوێ لێرە بە شێوازێکە لێرە بە شێوازێکە بەدەست بەکاربوونی ئەو پرۆژەیە هاوڵاتیان دڵنیا دەکەمەوە لە ڕووی نرخ یەک دەکرێت کوواڵەتی یەک دەخرێتن شتی زۆر باش بەڕێوەیە بەڵام تۆزێک سەبری دەوێتن پێویستە پێشوەختە کەس قرار و قسەی لەسەر زۆر باشە کاک هەڵمەت کاتم زۆر کەمەوە ئەگەر بە کوتیش وەڵامی ئەم پرسیارم دێتەوە من دەمەوێت دڵنیاییەک بە ئاژەڵداران بدەیت ئەوانەی هەم کڕین و فرۆشتنی پێوە دەکەین هەم ئەوانەی خاوەنی ئاژەڵن چیان پێ دەڵێ چی دڵنیایان دەکەمەوە لەمە بە دوای ئیش و کار و کەسابەتیان زۆر باشتر دەبێ و فشارج لە هیچ کەسێک نەکراوە بۆ ئەوی بەزەخت ببردرێ بۆ ئەوێن دەریان لەوێ کاری پێ بکرێ دڵنیابن ئەوانەی کە کار لەو مەزالەی دەکەن خۆشم کەسێکم کار لەو مەزالەی دەکەم دڵنیابم بەرەوە پێشچوونێکی باش قازانجێکی باشتر هەلیکاری باشتریان لە بۆ دەڕەخسێ لە ئایندێشی زۆر نزیکدا زۆر باشە دەست خۆش زۆر بەڕێز هەڵمەت هەمزە بەڕێوەبەری کوشتارگەی هەولێر گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە کاتێکی خۆش شەوتان باش